تەماشاوانن ڕێزدار ئەفدەمێوە باش و هیڤیادەمێن خۆش و سەلامەت بۆت خازین. ئەس نەزیر کادانیت گەلوەدەمە بۆ پێشکەشکردنا خەلەکە دیش بەرنامێوە بەرنامەی کوردی. تەوەرە بێ خەلەکێژی دوور بابەتێ گوتارا ئەبکەرب و کین. ئەدبێژن خراپترین نساخیات دەرونی ئەبدلێ ئینساناوەت نسیەتن گوتارا بکەرب و کینە هەمبەر مرۆڤە. هەروسات بێژن دەما دلێ هەر مرۆڤێکی کەرب و کین ئەتکەویتەت نافدا پیساتیاوێ پیسترە ال پیساتیا جلوبەرگین وی کەسی. هەروەسات بێژن کەربووکین دلێن مرۆڤان نەڕەحەت و غەمگین دکەتن و علاقات و پەیوەندیات ناوبەرا ئینسانا کورتکەت و ناهێلیتن. ئەدوی کەوانەیدا مەدوێت بپرسین گوتارا کەربووکین چ مەبەست و ڕامان هەنە. هەروەسا مەدوێت بپرسین سروشتێ زمانە گوتارا کەربووکین چاوایە و چ شێوازە. مەدوێت بپرسین کارڤەدانên گوتارا ڕقوکین ئەت میدیا و ڕاگەهاندنێدا چ تشتە. دیسان مەدوێت بپرسین یاسا و قانون چ دبێژن هەمبەر گوتارا ئەبکەربووکین. ئە پرسیارە و چەندین پرسیارên دیتر دی ئاراستەی زۆر بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق کەین. ناوێ خوب ناوێ وا خێراتنەکە گەرم جەنابی سەیدایت کەین خێربەی سەرچاوات سەید. مامۆستا دەستپێکێ مەدوێت بزانین گوتارا ئەبکەربووکین چ مەبەست و ڕامان الپشت هەنە و دەچ پێناسە و هەلسەنگاندن بۆ هەیە. بەڵێ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان. ئەم سەردەمەی کە ئێمە تێدا دەژین و لە ڕابردووە بۆ ئێستاکە وڵاتانێک پێشکەوتو وەکو ئەوروپا توانیان لەم گوتارە دەرباز بن. ئەم گوتارە بە شێوەزارەکانی چۆن دەڵێ کرمانجی خوارو پێی دەڵێن گوتاری ڕق و قینە یا بە مانایەکی تر پێی دەگوترێ گوتاری ڕق و کینە. گوتاری ڕق و کینە ئەمە چۆن دەڵێ لە دیالێکتی ژوروش کەربووکینە وەکو ئاماژەت پێکرد. لە زمانی عەرەبی پێی دەگوترێ خیتاب الکەراهیە خیتاب الکەراهیە، لە زمانی ئینگلیزیش پێی دەگوترێ هەیت سپیچ. ئەمە بۆچی زۆر بایەخی پێدراوە؟ چونکە دەرکەوت سەدەکانی ناوەڕاستی ئەوروپا ئەم گوتاری ڕق و چینەیە، ئەم گوتاری کەربووچینە بوو بەمای ئەوەی کە هەموو ئەو شەڕە خوێناویانەی کە دروست بوو لێرەوە دروست بوو. یعنی شەڕێکە دێتە دەست و یەکتر دەکوژن و پێشی ئەوەی یەکتر بکوژن بە زمان گوتارێک بەکاردێنن کە پێ دەگوترێت زمانی ڕق و چینە زمانی کەربووکین. ئەم زمانە هەیت سپیچ خیتابی کەراهیە گوتاری ڕق و چینە لە ڕاستیدا مێژوویەکی دوور و درێژی هەیە. لەم مێژووە دوور و درێژە سەرەتاکەی دەڵێن بە گوتار دەستپێکە کۆتاییەکەشی جارێکی تر بیانیەکان ناوێنە چۆن دەڵێ بە جۆرێک لە جۆرەکان یعنی چۆن ئەوی تر بوو بە گوتاری چۆنەڵێ ڕق و کینە اینجا بوو بە تاوان ئەبێتە چی ئەبێتە ئەو کاتە کرایمز دەرئەنجامەوێت تاوانە تاوان. ئەو کاتە چۆن ئێمە گوتمان گوتاری ڕق و چینە یا کەربووکین جارێکی دی دەگۆڕێتەوە بۆ تاوانی کەربووکین دەگۆڕێت بۆ تاوانی ڕق و چینە. ئەمە چۆن ئێستا باباسیکەین. ئەمە لەوە سەرچاوە دەگرێت دەڵێن خۆی لە سەرەتادا گوتاری ڕق و چینە گوتارێکە بریتیە لە کۆمەڵێک ئەحکامی پێشوەخت کە من لەسەر تۆ داومە. شعبێک لەسەر شعبێک پێش وەختە گوتوێتی ئەو شعبە شعبێکی نزمە. پێش وەختە حزبێک بە حزبێکی دیکە گوتارێکی خراپی ئامادە کردووە. قەومێک بەرامبەر بە قەومێک حتا جاری وا هەیە هۆزێک بەرامبەر بە هۆزێک ئەوانە دەبیستی. کەواتە لێرە دەڵێن ڕواڵەتەکانی خەستەتەکانی گوتاری ڕق و چینە و کەربووچین چییە؟ یەکەمیان بریتە لە کەمکردنەوە لە شەئن و کەمکردنەوە لە پێگەی بەرامبەرەکەت. پێگەی بەرامبەرەکەت پێکەمە خۆت پێ بڵندترە. یان بەمانایەکی تر یەکێ لە ڕواڵەتەکان و خەستەتەکانی گوتاری کەربووکین گوتاری ڕق و چینە بریتە لە چی بریتە لە ئاستێک کە بەرامبەرەکەت بترسێنی وشەی وا حازر دەکەی وشەی وا بەکاردێنی بەرامبەرەکەت ئیدی دەترسێ لە بەرامبەر ئەو وشانەی کە تۆ لە بەرامبەر ئەو بەکاری دێنی وای لەکەی بخشێتەوە. ئەم گوتاری کەربووچین و ڕق و چینێ لە چۆ سەرچاوی گرتووە؟ دەڵێن گوتاری ئەو کەسانەیە کە هێشتا لە مێژوودا دەژین. ینی چۆن؟ ینی ئێستا لە ئەوروپاش ئەگە تەماشا بکەی ئسکۆتلەندیەک لەگەڵ ئینگلیزیەکە پەیوەندیان باش نییە لەبەر ئەوەی شەڕی ڕابردوویان بووە. ئەڵمانیەک لەگەڵ ئینگلیزێک لەگەڵ فەڕەنسیەک پرۆتستانتێک لەگەڵ کاسۆلیکەوە لە باسی ئاین دێنە سەری. هەموو ئەمە چیە گوتاری مێژووە. شیعەیەک لەگەڵ سوننەیەک، فارسێک بەرامبەر بە کورد، تورکێک بەرامبەر بە کورد. ئەمە هەمووی گوتاری ڕقوکینیان هەیە. گوتاری ڕقوکینە و کەربووکینیان هەیە بەرامبەر بە ئێمە. لێرەوە دەڵێن
گوتاری کەربووکین گوتاری ڕوقکین هاوچێشەیەکی هەیە هاوچێشەکەی دەڵێ هێزی گوتاری ڕوقکینە یەکسانە بە بڕی ئەو گوتارەی کە بەکاری دێنی لەگەڵ ئەو ئاراستەیە کە گوتارەکەی ئاراستە دەکەی لەگەڵ ئەو خاڵەی کەەوە گوتارەکەی دەکەوێتە سەر کەواتە بوو بە سێشت کەواتە لێرەوەیە دەبینی نمونەیەک بێنینەوە لەسەر خۆمان ئێمە وەکو کورد گەلانی دەوروبەرمان گەلانی دراوسێمان لە نێو کتێبەکانی مێژووی خۆیاندا زۆر گوتاری ڕق و چینیان بەرامبەر بە ئێمە نووسیوەتەوە زۆر کەربووکینیان بەرامبەر بە ئێمە نووسیوەتەوە کەواتە لە بڕدا بڕێکی زۆریان بە خراپ لەسەر ئێمە گوتووە ئاراستەی ئێمەشیان کردووە لە ئاراستەکە شاوەکو نقطەیەک چۆنەڵێ ئاراستەی بارودۆخی ئەمڕۆی ئێمەی دەکەن ئێستا و قەدیمیش ڕابردوو جاب کۆتایی بەو خاڵە بێنم دەڵێن کەواتە ئێمە ئەگە بمانەوێ مرۆڤایەتی بە خۆشی بژی وەک ئێستای ئەوروپا ئێستای ئەوروپا بۆچی لە خۆشیدا دەژین بۆچی لە سەدەکانی ناوەڕاست لە خۆشیدا ناژیان لە سەدەکانی ناوەڕاست ئەوروپا گوتاری کەربووکینی هەبوو ئەوروپا گوتاری ڕق و چینەی هەبوو بەرام نییە ئێستا بەمانایەکی تر بە پێی یاسا ڕێکیان خستووە هەر کەسێک ئەو گوتارە بەکار بێنێ مفردات و ئەلفاظ و بەمانایەکی بە کوردی بڵێم ئەو وشانەی کە دەبێتە مایەی دروستکردنی گوتاری ڕق و کینە ئەو وشانە هاتوۆتە قەدەغەکردن بۆیە دەڵێن ئەگەر هاوکێشەیەکمان هەبێ معادلەیەک هاوکێشەیەکمان هەبێ دەڵێ کامەرانی خۆشببختی خۆشگوزەرانی یەکسانە بە خۆشەویستی لەسەر ڕق و کینە کەواتە تا خۆشەویستی زیاتر بێ لەسەر ڕق و کینە خۆشەویستی لە ڕق و کینە زیاتر بێ ئێمە زیاتر لە ئاسوودەی و لە کامەرانی دەبین مەبەستەوە دیاردە ئەوروپانینە یان هەنبەتاتت بنیڕانینە ئەنج ئەمە قسەیەکی زۆر جوانە دەڵێن لە ناخی هەر ئەوروپیەکە گوتاری ڕق و کینە ڕەنگە لە ناخی دامابێ بەڵام یاسا نایەڵێ بەدەم بیڵێ بە زمان نابێ بیڵێ کەواتە ئاساییە مرۆڤێک لە ناخی خۆیدا ئەوەش هەر بە درێژی حەقە باسی بکەین یعنی وەکو بڵێ لە ناخی بەریتانیەک لە ناخی ئەمریکیەک کە یانکوب گشتگیرتر بژین ناخی هەر مرۆڤێکی هەر مرۆڤێکدا بەرامبەر بە کەسانێکی دیکە لە ناخی هەر هۆزێکدا لە نێو کوردەواری خۆشماندا ئەو نێ هۆزێک نوکتە لەسەر هۆزێکی دی دەڵێ ئەوە لە ڕاستیدا دەبێتە مایەی دروستکردنی گوتاری ڕقوکینە و کەربووکین بەڵام ئەگەر نەڵێ زۆر باشترە کەواتە لە ناخی هەر مرۆڤێکدا هەیە ناتوانین بڵێ نییە بەس دەبێت بە پێی یاسا بێتە قەدەغەکردن ئەگەر گوتی دەبێت بێتە غەرامەکردن مامۆستا وەکە دیار ئەف گوتارە کەربووکین سەر دوو ئاستاتێتە ئەنجامدا تاک گەل تاکی و دەولەت گەل دەولەتێ مەزهب گەل مەزهبی ئۆڵ گەل ئۆلی وڵات گەل وڵاتی توێ چاوت هەرسەنگینی مامۆستا ڕاستە بڕوانە ئەو وڵاتانی کامانە ئەو سەردەمە کە ئەگەر تەماشا دەکەین وڵاتێکی وەکو هندستان ئێستا ئەویش نزیکەی ملیارێک و چەند سەد ملیۆنێکە وانە هەزاران ئاین و ئاینزای تێدایە هندۆسەکان مزگەوتی مسلمان دەسووتێنن مسلمانەکان لە هەندێشتدا پەلاماری ئەوان دەدەن تەماشای بۆرما بکە لە نێوان جارێکی تر بوزیەکان چۆن پەلاماری مسلمانەکان دەدەن تەماشای بۆستنەوە هەرچ کرد لە نەوەتەکانە چۆن سربەکان ئەو پەلاماری مسلمانەکانیان دەدا سەلیبی هەر ئەوە سەدەکانی چۆن دەڵێت سەدەی 11 و 12 زاینی جارێکی تر تەماشای عێراقی ئێستا بکە شیعە و سوننە لە 2006 و 2007 چیان بە یەکتر کرد مزگەوت و حوسێنەی یەکتریان سوودان ئەم کارە ئەمە بریتە لە چۆن دەڵێ ئەوەی تر چۆن بریتی بوو لە گوتاری کەربووکین بریتی بوو لە گوتاری ڕقوکینە اینجا گۆڕا بۆ تاوان و گۆڕا بۆ کرایمز گۆڕا بۆ تاوان و بۆ جەریمە ئەوە گەشتە سووتاندن لە نەتیجەی ئەوە پێشی سووتاندن لە دەما بووە لە زمانە بۆ بەکار هاتووە شەحنە بێ مرۆڤەکان پێشی ئەوەش لە ناخدا بووە کەواتە قسەکە ڕاستە گوتاری کەربووکین دەکرێت لە نێوان دوو مرۆڤدا هەبێ دەکرێت لە نێوان دوو هۆزدا هەبێ دەکرێت لە نێوان دوو دەوڵەتدا هەبێ هەمیە خراپترە بەڵێ کاتێک کە گەیشتە ئاستی دەوڵەت و شەرعیەتی وەرگرت و بەکارهێنرا زۆر خەتەر دەبێت زۆر خەتەر دەبێت بۆیە دەوڵەتەکان ئەوروپا ئێستاکە وەکو گوتمان گوتاری کەربووکین تەماشا بکەی ئێستا لە ئەوروپا مەسەلەن تۆ نابێ بە لە دڵی سپی پێستێکە ڕەنگە حەزی لە ڕەش پێستێک نەبێ ئەوە ناخی ئەو گوتاری تێدایە بەس ئەگە بەدەم بە یەکێک بڵێ ڕەشپێست بە چەند هزار دلار دێتە غەرامەکردن ژبەر هەندێ لەبەر ئەوە ئەبینی مەسەلەن ئێمە یاریزانێکی بەرشەلۆنە دانی ئەلڤێش چەند دانی ئەلڤێش لە کاتی لێدانی کۆرنەر غێر نزیکی جەماوەر دەبێتەوە لە کاتی کۆرنەر وانە لەوێ مۆزێکیان بۆ هەڵدا ئەو مۆز هەڵدانە یعنی چی یعنی پێی دەڵێت تۆ مەیمونی
ئەوە چیە؟ ئەوە گوتاری کەربووکینە، ئەوە گوتاری ڕقوکینە. نەمەرجە هەمی گاوێ گوتم بیت. ئەها هەندێک جار دەبێتە کردەوە. بله. کەواتە بە گوتن لە جاتی گوتن دەنگی ناگا. مامۆستا گوتنی جەنابێت تەحتاوی گافکێ تقریبان گشتینە. مەدوێتن پێوەرێک مەهەبی بزانین گوتارە کەربووکین چاوایە. دێنە سەری ئێستاکە ئەمەی کە هەر کەسێک بە وشەیەک لە پێگە و شوێنی کەسێک نزم کاتەوە بنوکتەی لەسەر دەڵێ، شعری لەسەر دەنووسێ، چۆن دەڵێ کتێبی لەسەر دەڵێ، تەحریف و تەشویهی کتێبەکانی مێژوو دەکا بۆ ئەوەی کەوە هۆزێک دش بە هۆزێک، دەوڵەتێک دش بە ئاینێک دش بە ئاینێک، تائیفەیەک دش بە تائیفەیەک، هەموو ئەمانە ئەو خاڵانن کە پێی دەگوترێ گوتاری کەربووکین، پێی دەگوتێ گوتاری ڕۆقوکین. جا ئەوەی دانی ئەلبەشم تاو نەکرد، دەڵێ کە وەختێ مۆزێکی بۆ هەڵدەدا ئەو یاریگایە کە ئەو یاری تێدا ئەنجام دەدرا بۆ 3 یاری هاتە سزادان، ئەو تیپەی بەرامبەر دەبێت بۆ 3 یاری لە یاریگای خۆی نابێ یاری بکە. ئەوە دەبینی بۆ ئەوەی کە گوتاری کەربووکین نێت کارە کرد دەربڕین خەتەربووکین. گوتاری کەربووکین لە چڵەپۆپە و لە لووتکەدا گوتاری هیتلەر بوو. کاتێک کە دەڵێت تەنها و تەنها ڕەگەزی ئاری و نەژاد ئاری لەسەر هەموو دنیاە. گوتاری هەندێک لە جووەکانی قەدیم بوو کە دەیانگوت ئێمە خوددا ئێمەی هەڵبژاردووە لەسەر هەموو نەتەوەکانی دیکە. گوتاری فاشیزمەکان بوو کاتێک کە دەیانگوت ئیتالیا لەسەروی هەموو خەڵکی دیکەیە. کەواتە هەموو ئەمانە پێی دەگوتێ گوتاری کەربووکین کە ئەمڕۆ لە هەرێمی کوردستاندا ئەم باسەمان بۆ پێویستە لە کوردستاندا لە ئاستی حیزب بەکارهێن حیزبەکان دش بە یەکتر بەکاری. مامۆستا زۆر جار بێژین ناکۆکی ئەدبیر و ڕایە و تێگەهشتنێدا تشتێکی سروشتیت نابەرە ئینسانەدا. ئەرێ بۆچی ئەم دەوێ ناکۆکی یانکو وێ گوتارە ئەم بژنێ کەربووکین بۆچی هەندێک جار نازەڤرین بژنێوە ناکۆکێکە سروشتیت نابەرە ئینسانەدا. لەبەر ئەوەی کە پێی دەگوترێت سروشتی ناگۆڕێ بۆ دەست، یعنی لە کۆتاییدا شەڕ دروست نابێ. تۆ دەبینی لە هەندێک شوێنە لەسەر وتنی نوکتەیەک دێتە شەڕ ئەنجام دەدرێت. کەواتە ئەوە گوتاری کەربووکین بوو، ئەجنا بۆیە شەڕ دروست بوو. ئەگەر بێت و گوتارێکی سروشتی بووایە هیچ شەڕێک دروست نەدەبوو. کەواتە ئەوروپا تەماشای کرد ئەو شەڕە خوێناویانەی کە شەڕی 30 ساڵەی 1618 بۆ 1648 نێوان پرۆتستانت و کاسۆلیک هەموو شەڕی کەربووکین بوو، هەموو شەڕی گوتاری ڕقوقین بوو بەرامبەر بە یەکتر بەکارێن دێنە. لە ئەنجامدا ئێمە زۆر جار خۆمان چۆن دەڵێ قسەیەکی سروشتی دەکەین نابێتە ئەنجامی ئەوەی کە شەڕی لێ دروست بێت. بەڵام کە شەڕی لێ دروست بوو خۆ نابینی زۆر بەرنامە هەیە، زۆر چۆن دەڵێ کەناڵی ڕاگەیاندن هەیە، بابەتێ بڵاو دەکاتەوە شەڕێک لە دوای دروست دەبێت. ئەوە بۆ چونکە ئەوە گوتاری کەربووکین گوتاری ڕۆقوقین. مامۆستاوە کە لەهجا سۆڕە بینی مەسەلە کەمێک وردە، یعنی چۆن جوداهیە بکەین ناوبەرە گوتارە کەربووکین و ناوبەرە جیاوازیە بۆ چوونێدا. ڕاستە گوتاری کەربووکین زمانێکی هەیە، زمانەکە یەکسەر ئێمە دابەش دەکات، زمانی ئێمە و ئەوان، زمانی ئێمە و ئەوان یەکسەر کۆمەڵگە دەکات بە دوو بەرەوە. زمانی کەربووکین زمانی یان گوتاری ڕقوقینە، گوتاری ڕقوقینە زمانێک بەکاردێنێ پێی دەڵێ زمانی دووبەرەی. یەکسەر کۆمەڵگە دابەش دەکات بۆ دووبەرە، هەمیشە قسەوا دەکات دەڵێ ئێمە ئاوهاین و ئێوە ئاوهان، ئێمە ئاوها ئێوە ئاوها. لە ئاینەکەشدا ئەم گوتارە چۆن دەبێتەوە مەعسکەری خێر و شەڕ، وەکو چۆن هەمووجا ئوسامە بن لادن دەیگوت عالم لە بینی فستاتینە، فستاتی خەیر و فستاتی شەڕ، یان ئەوەی کە لە تاریخە هاتووە دەڵێت دنیا دار الحرب و دار الئیسلامە. ئەمە هەمووی گوتاری ڕقوقینە ئەم جۆرە دابشکردن و تەشێریشت ناودایە بەدڵنیایی. اینجا زمانێک لە زمانەکانی ئەمە مفرەداتەکانی کە حەزت کرد بزانی جوێندانی تێدا بێ، لایەنێک دەوڵەتێک ئاینێک بۆلێک کە جوێن دەدا بەوی دیکە جوێندانی تێدا بێ، ئەوە بریتە لە بڕگەیەک لە بڕگەکانی گوتاری ڕقوقینە. بەکارهێنانی نازناو، هەندێک نازناو و هەندێک لەقەبێت سروشتی بەڵێ بەڵێ بەڵێ، یعنی لە زمانی ئەو کەسەدا هەندێک ئەلقاب هەیە، هەندێک نازناو و پاشناو هەیە بەکاری دێنێ گەلێک بۆ گەلێک، هۆزێک بۆ هۆزێک، حیزبێک بۆ حیزبێکی دیکە. ئەو پاشناو و نازناوە نازناوێکی ناشرینە، نازناوێکی خراپە، ئەویش پێی دەگوترێ لە وشەکانی ڕقوقینە. یان جاری وا هەیە پێخۆشحاڵی دەردەبڕێ، سێرەکەی تۆ ئەتەوێ ڕێفراندۆم بکەیت، گوتاری ڕقوقینە چۆنە؟ تۆ ئەتەوێ ڕێفراندۆم بکەیت، حەزەکەی لە ڕێفراندۆم دەنگی بەڵێ زۆر بێ، وانە؟ ئەمریکا لەولاوە بەرپرسێکی ئەمریکی دەڵێ ئێمە لەگەڵ ئەوەیان نین لەم ساتە وەختە ئەم کارە بکرێ، وانە؟ کەناڵێک دەیکا بە شایی دڵی خۆش دەبێت، دڵی زۆر خۆش دەبێت، دەڵێ ئەوە تا ئەمریکا دەڵێ نابێت لە کاتی خۆیدا ڕیفراندۆم بکەن. ناویتە ڕادەربڕین. لێرە بەچی دەزانی فەرقەکەی چییە؟ وەختێک کە ئەمە لە عەربی پێی دەڵێن شەماتە،
دڵ پێ خۆشکردن یعنی من دڵم خۆش بوو کە تۆ دڵت ناخۆش کەسێکی ئەگەر لێ بوو ئەمە پێی دەگوتێ گوتاری ڕقوقینە ئەمە وەکو ئاسایی باسی بکەین وەکو هەواڵێکی ئاسایی دیارە ئەو کاتە نەبوو بە شەماتەت نەبوو بە دڵ پێ خۆشکردن بەوەی کە تۆ شتێکلی من هیچم دەست نەکەوتووە جاری وایە ئەمە لە کوردی پێ دەڵێن حەسوودی وتاری دڵ پێ خۆشکردن ینی بەشێکە لە وتاری ڕقوقینە من هیچم دەست نەکەوتووە بەس لەبەر ئەوەی تۆ زەرت کرد من دڵم خۆشە بێ و بە دنیای دڵ خۆشەکەم دەرە بڕ ئەمە گوتاری ڕقوقینەیە یان جاری وا هەیە گاڵتە پێکردنە جاری وا هەیە نوکتە لەسەرکردنە جاری وا هەیە گوتاری ڕقوقینە لە چی دروست دەبێ لە نووسینی ڕۆمانێکی دیاریکراودا لە ناو ڕۆمانەکە پێگەی کەسێکی هۆزێکی حیزبێکی دەوڵەتێکی نەتەوەیەکی دابەزاندووە تازەترین کتێب کە ڕەنگە مانگێک بێکەوتوێتە بازارەوە لە ئەوروپا کتێبێکە باس لە 600 وێنە دەکە 600 وێنە لە سەردەمی جەنگی خاچپەرستەکانەیە لە سەردەمی خاچپەرستەکانە 600 وێنەی کاریکاتۆری هەیە کە کەنیسەکانی سەدەی ناوەڕاست چۆن وێنەی مسلمانەکانیان کردووە وێنەی مسلمانەکانیان بە بۆق کردووە بە مار کردووە تاوەکو ئەوروپا بترسن بزانن مسلمان وحشیە بۆ نمونە ئەمە گوتاری ڕقوقینە دروست دەکات زمانی ئەم گوتارە فەرق ناکات لە نێوان کەسەکە و بیرروبۆچوونەکەی من بیرروبۆچوونی تۆم قبول نییە ئازادم بەڵام دەبێت ڕێز لە ذاتی تۆ بگرم ذاتی تۆ جایە من دەنگ بە بەڵێ دەدەم ئەو دەنگ بە نەخێر دەدا من نەخێرەکەی ئەوم قبول نییە بەڵام ذاتی کەسەکە ئەبێ پارێزراو بێ و محتەرەم بێ بۆ ئەوەی وتاری ڕقوقینە دروست نەبێ لەبەرەوە بڕوانە جاری وا هەیە بەچی بۆمان دەرەکەوێت ینی ئەم ئەمەلێک جاکەینەوە تۆ حەزت لە ڕەنگێکی دیاریکرااو نییە ئازادی بڵێ من حەزم لەو ڕەنگە نییە بەس ئەگەر ئەو لە ڕەنگە لەبەری مندا بوو ئازاد نی ڕقت لەو کەسە بێت کە ئەو ڕەنگەی لەبەر کردووە فەرق ناوبەرە لە نێوان ئەو کەسەی کە ئەو ڕەنگەی پۆشیوە لەگەڕ خودی ڕەنگەکە یان تۆ حەزت لە خواردنێکی دیاریکرااو نییە بۆ ئازادی بەڵام مەڵێ ڕقم لەو کەسەشە کە دەیخوا ئەوە گوتاری ڕقوقینە دروست مەمستاف ساڵوخەتین جەنابێتە بەحەزکەتن کە مجتەمەعەک بەرهەم بهێتن ڤیڕەنگەی کە ینی کەربووکین گوتارێ دەنامینتن ڕێک ئەvە ساڵوخەتین بەحەشتیانە کە خودی تعالت قورآنە پیرۆزدا بەحسابی چەندیگیری ونزعنا ما في صدورهم من غل يانجي ونزعنا ما في صدورهم من غل إخوانا على سرر متقابلين أريد شو شويت ما مستا أبان صالوخة بحشتيا بين الدنيا دا جيب جيبكين راستا ناتوانين بدل نهائي وكو خوي أويك شوان دل مروفا كان لبهشتا هيج شيء كان نيو آري شيء كان نيو همو ونزعنا ما في صدورهم من غل أو طبعا لوي بلام ليرة خدا دواما ليدك هتا دتوانين دلين هتا دتوانين كمي كينو گوتاری ڕقوقین لە ناخمانە هەتا دەتوانین کەمی کەینەوە و دڵنیاین کە نابێ بە سفر نابێ بە سفر بەڵام زۆریش گرنگە ئەوە لەسەر زمانمان نەبێ ئەمە پێی دەگوترێ لە ئایندا تەقیم و تەعامل یعنی تۆ ئازادی ئاینی خۆت پێ ڕاستترین ئاین بێ بەڵام مەڵێ ئاینی فڵان هەڵێ بەس بۆ خۆت باسی بانی بڵێ من لەسەر حەقم بەس هەموو حەق لە لای منە ئەوە بارودۆخیش مامۆستا هێتە گۆڕین بۆ نمونە دەمەک لە دەمێکی نازکترە ڕاستە بەدڵنیایی ئەوش کاریگەری هەیە چونکە لە ڕووی ئیعلامیەوە گە تەماشایکەین ئەگە بچین بۆ ئەو خاڵە یعنی چۆن دەڵێ لە ڕووی ئیعلام چونکە ئیعلام لە هەموو سەردەمێکدا دەتوانێت ئەو گوتارە ئاشتەواییە دروستکە و دەتوانێت وتاری بپرسین ڕۆڵی میدیا و ئیعلامی چ تشتە زۆر باشە دەڵێن ڕۆڵی میدیا لە چەند خاڵێک کۆ دەبێتەوە یەکەمیان ئەوەیە میدیا دەبێ بزانێ ئەمە قسەی من نییە قسەی کۆمەڵە کەسێکە کە تۆڕێکیان دروست کردووە تۆڕێکی ئەوە چۆن دەڵێن تۆڕی ئاکاری ڕۆژنامەوانی تۆڕی ئاکاری ڕۆژنامەوانی یعنی شەبەکەی چۆن دەڵێ سەحافەی ئەخلاقی یعنی بێ ڕۆژنامەوانێک خاوەن ئەخلاقی ڕۆژنامەوانی بێ دەڵێن سێ خاڵ زۆر گرنگە لە کاتی میدیا بۆ ئەوەی کە گوتاری ڕقوقین دروست نەکە یەکەم دەڵێ هەر هەواڵێک بە دەنگی بەرز بوو هەر هەواڵێک چۆن دەڵێ بە دەنگی سروشتی و ئاسایی نەبوو ئەوە هەواڵ نییە یعنی چۆن نمونەیەک دێنێتەوە لە میدیاکان دەڵێ پیاوێکەیە ناوی قەشە تێری جۆنز بوو لە ئەمریکا بینیت کابرایەک بوو لە گوندێک دەژیا هیچ کەس نەیدەناسی ئەم کابرا گوتی من قورئان دەسووتێنم وەنەبوو بیستت ئەو هەواڵ یعنی پیاوێک لە گوندێکە کەس نایناسێ گوتی قورئان دەسووتێنم ئەو میدیایانەی جیهان ئەوەندە فۆکەسیان خستە سەری ئەوەندە ڕووناکیان خستە سەری ئیدی ئەم و دنیا مەشغوڵ بوون هەدەفەوی پێکە مەشهوریان کرد بەناوبانگیان کرد خەڵکیش وا دەزانێت ئەمریکا هەموو قورئان دەسووتێنێ لە کاتێکەوە نیە پیاوێکی نەدی و نەناسرا و کەس نایناسێ خۆی مەشهور کرد کەواتە میدیا دەبێ
فرسەت و چانس نەدا بەو جۆرە کەسانە فۆکەس و لایت و هایلایت نەخاتە سەر ئەو جۆرە کەسانەی کە بە دەنگی بەرز دەیانەوێت ئاژاوە لە نێو کۆمەڵگە بنێنەوە ئاژاوە لە نێو کۆمەڵگە بنێنەوە حاڵەتێکی دی هەیە ئێمە ئێستا لە بەرنمەیەکین ئێمە لە بەرنمەیەکین دەزانین ئەم بەرنمەیە پەخش دەکرێت بۆیە بە بەرپرسیارەتیەوە قسە دەکەین تۆ دەزانی دەڵێن لە باسی میدیاشدا ئەگەر کۆڕێکت هەبوو لە ناو هۆڵێکدا لەوێدا ئازادی تۆ هەندێک قسەیتر هەیە دەبێ بیکەی میدیا بۆی نییە هەمووی نەقڵکە دەبێت پرست پێ بکە میدیا دەبێت پرس بە تۆ بکە دەڵێ مادام تۆ لەسەر کەناڵدا نەنیشتویتە لە نێو هۆڵە وەرکشۆپت هەیە لەوێ ئازادی هەندێک قسەی دیکە بکەی بۆ وەرکشۆپەکە ئەگەر میدیا نەقلیکە دەبێت بە ڕەزامەندی تۆ نەقلیکە چونکە تۆ لەوانەیە هەندێک قسەی تایبەتمەندی خۆت هەیە بیکەی ئەمانە هەمووی پێ دەگوترێ ئاکاری ڕۆژنامەوانی ئەخلاقی سەحافە دەبێت ئاگداری بین لەبەرەوە سەحافە ئەڵێن ئەبێت خاڵی سێمم لە بیر نەچێ دەڵێن سەحافە دەبێت وشەکانمان لە سیاقی خۆی دەرنەهێنێ وانە یعنی تۆ کاتێ دوو دەرقساکەی دوو دێڕەکە زۆر جوانە بەس ئەگەر نیوەیکەن نیوەی ببڕێ و نیوەی دەربخات ئەو کاتە بێتە مای ئەوەی کە یەک ئاژاوی گەورەت بۆ دروستکە ئەوە بەڕاستی بەڵام بۆ هەر کەناڵێکی مافێوانیە کە گوت نەکاتە بوونەمونە کەتە مانشێتێک کە نیوێکی ڕاددەری خستبیتن ئەوە زۆر گرفتێکی گەورەیە یعنی زۆر گرفتێکی گەورەیە بۆ ئەوەی کە ڕۆژنامەکە بێتە فرۆشتن مانشێتێک دادەنێ لە ڕاستیدا نیوەی مانشێتەکەیە ئەوە مافی ئەوە تێشکاتی لێ بکەی لە ڕاستیدا مافی ئەوە تێشکاتی لێ بکەی بۆ چونکە حتا هەفتەیەکی دیکە اینجا تۆ ڕوونکردنەوە دەدەی کەی دەگاتەوە جارێکی تر هەموو جەماوەر ئەو ببینێ لەبەر ئەوە زۆر گرنگە ینی دانانی مانشێت لە سەردەمێکە وەکو ئاماژەت پێکرد ئێمە لە سەردەمێکین تۆزە ئێستا کاتەکە کاتێکی ناسکە دەبێت جۆرێک لە بەرپرسیارەتی هەبێ لە لای میدیا بۆ ئەوەی کە بزانێ وڵای مەکە ئەمریکەکان هاتن بۆ عێراق کاتێکە لە بەغدا بووین هەموو جار دەیانگوت فریدەم ئان ریسپۆنسیبڵیتی هەموو جار بە کەناڵەکانیان دەگوت ئازادی و بەرپرسیارەتی ئازاد بن چ دەڵێن بەس بەرپرسیاریشی لە کۆتایی بله مامۆستا زۆر جار هێتە گوتن بێژن گوتارە کەربووکین ساڵوخەتێکی هەیە ئەو ساڵوخەتی وێژی چییە هەمی جار طرفی بەرامبەر 100% مخالف داتنیتن خۆشی 100% حەق داتنیتن من حەز کرد بزانم هەر سەنگات ناتە بۆ وێ چەندێکی ئەو کێشەیەکی سەرەکیە چونکە بەڕاستی ئەوروپا کە دەرچوون لەو کێشەی ئەمەش دەبێت سوودیان لە وەرگرین خۆی گوتاری ڕقوکینە کەربووکین لە چۆ دروست دەبێت کاتێ لەوە دروست دەبێت و باست کرد هەموو حەق لە لای منە هیچ لە لای تۆ نییە لە نەتیجەدا ئەوەیە کە ئێستاکە کاتی خۆی لە بەری 400 ساڵ لەمەوبەر لە ئەوروپا پڕۆتستان دەیگوت بەس من ڕاستم کاسۆلیک دەیگوت بەس من ڕاستم لە ئەنجامدا ملیۆنەها کەس هاتە کوشتن ئەوە دەهێنێ ملیۆنەها کەس بێتە کوشتن ئەوەی کە ڕیفۆرم بوو لە ئایندا کردیان لە ئەوروپا ئەوە بوو کە هەر کەس واز بێنێ لە گوتاری ڕەها مطلق حەق هەموو لە لای منە هەموو چوونە ڕێژەی نسبی کە هەموو تشتێک نسبیە تێگەشتی من نسبیە تێگەشتی تۆش نسبیە ئەگەر ئاوا تەماشا بکەین شەرمان لە نێوان دروست مامۆستا لە دەمێ هەدەبێ کە نەها بەحسی وی چەمکی هەتکەین ڕۆڵی یاسای و قانونی چییە هەم بەروێ چەندێ مادەی چوارەم لە ڕێکەوتنامەی نێودەوڵەتیمان هەیە ڕێکەوتنامەی نێودەوڵەتی بۆ بەڕەنگاربوونەوە و دژایەتیکردنی هەڵاواردنی نەژادی یعنی تەمیزی عنسوری لە مادەی چوارە پێمان دەڵێ لە مادەی چوارە پێمان دەڵێ مرۆڤەکان دێنە سزادان دەوڵەتەکان دێنە سزادان ئەگەر گوتاری دەوڵەتان و گوتاری ئەم دەوڵەت و نەتەوەکان گوتارێکی چۆڵێ کەربووکین و ڕقوکی نەبێ لە هەمان کاتیشدا ئێمە شتێکی ترمان هەیە بەناوی پەیماننامەی نێودەوڵەتی بۆ مافە سیاسی و مەدەنیەکان لە مادەی 19 و 20دا جارێکی تر بە ئێمە دەڵێ کە پێویست بەوە دەکات ئەو وشانەی دەبنەمای دروستکردنی وتار و گوتاری ڕقوکینە نەیەتە بەکارهێنا جا ئەزانی ئێستا دەوڵەتانی ئەوروپا هەموو دەبینی لە دەوڵەتانی ئەوروپا ئێستا کە تەنیا وڵاتێک یاسایەکی دەرکرد بێ لەم کاتەیە لە ئەم ساڵدا یاسایەکی دەرکرد بێ ناوی نابێ یاسای بەڕەنگاربوونەوەی گوتاری کەربووکین یاسای بەڕەنگاربوونەوەی گوتاری ڕقوکینە ئەڵمانیا گوتی ئەم هەموو مهاجرە هاتووە ئەم هەموو خەڵکە هاتووە خەریکە لە نێوان خەڵکی ئەڵمانی و ئەوانەدا گوتاری ڕقوکینە دروست دەبێ ئەڵمانیا تووشی شەڕ دەبێ ئەو یاسایە چ دەڵێ فەیسبوک تویتەر یوتیوب لەناو ئەڵمانیا هەر پۆستێک دابنرێ و بڵاو بکرێتەوە لە یوتیوبە لە تویتەر و لە فەیسبوکدا بێتە مای گوتاری ڕقوکین
ئاژاوە دروست بکات ئاژاوە دروست بکە لازمە و پێت ڤە لە ماوەی 24 سەعاتدا بێتە هەڵگرتن ئەو پۆستە ئەو نووسینە دەبێت لا بدرێت ئەگەر گوتاری کەربووکینی تێدا بوو ئەگەر ئێشتا وەکو بڵێ مای ئەوەیە بزانین تێدایە تێدا نیە و لێ بکۆڵینەوە بە وردی ئەگەر ئاوا بوو زۆر وازح نەبوو زۆر ڕوون نەبوو گوتارەکە ئایا کەربووکین و ڕۆقوکینەیەیان نە ئەوە ماوەی 7 ڕۆژت هەیە بۆ ئەوەی لادی ئەگەر لە 24 سەعات لات نەدا و یا لە 7 ڕۆژ لات نەدا و ئاژاوەیەک لە ئەڵمانیا دروست بوو 50 ملیۆن یۆرۆ غەرامە بەسەریش ئەم ژمارەکە 50 ملیۆن یۆرۆ دێتە غەرامەکردن ئێمەش لە هەرێمی کوردستان ئاماژە پێکم یاسای حیزبەکانمان هەیە یاسای ژمارە هەفتەی ساڵی 93 تایدا مادەی 4 باسی دەوەکە حیزبەکانی کوردستان نابێت گوتاری ڕقۆکینیان هەبێ یاسای ژمارە 8 ساڵی 93 مان هەیە مادەی 4 ئەویش دەڵێ نابێت گوتاری ڕقۆکینمان هەبێ یاسای بەپەلە یاسای ژمارە 35 ساڵی 2007 ڕۆژنامەوەگەریمان هەیە لە مادەی نۆ دەڵێ بە 5 ملیۆن 1 تا 5 ملیۆن دێتە غەرامەکردن هەر گۆڤارێک و ڕۆژنامەیەک کەربووکین و ڕقۆکینە بەکاربێنێ لە کۆتاییشدا یاسای ژمارە 5 ساڵی 2015 مان هەیە لە مادەی 3 هی پێکاتە ئاینەکان و نەتەوەیەکان لە هەرێمی کوردستان دەڵێ نابێ هیچ وشەیەکی ڕقوکین بەکاربێن مامۆستامە ناوبەر هەیە بەڵامت بێت بپرسین ئەوە جانەبێتت بێژتن وەک ڕەشنویسە وەک یاسا یا هەیت ناف یاساین مەدا بەڵام وەک پراکتیزەکردن چەندە گرنگە بەحسی زمانی محاسبێ بهێتەکردن بینەرە ڕێزدار پشتی وێ ناوبەرێ دەهێنە فلایەوە بینەران دووبارە سەڵاف پرسیارێک ماڕۆستایی جانەبێ مامۆستای کرد کە دەما بەحسا یاسایات کەین یاسا وەک ڕەشنویس هەنە بەڵام چەند گرنگە بەحس زەمانێ محاسبێ بهێتەگرن دووروان گوتار و تەشیرن تێنەکردن ناوە گوتارێت کەربووکین دەمامۆستا ڕاستە گوتاری ڕقوکینە بەپێی یاساوەکو گوتمان ئاماژەی پێکراوە ڕاستە گوتمان ئەڵمانیا تاکە وڵاتی ئەوروپیە لە ئەم ساڵدا یاسایەکی تایبەتی دەرهێنا بۆ دژایەتیکردنی گوتاری ڕقوکینە بەڵام لە عینی وەختیشدا ئێمە لە هەرێمی کوردستان وەکو ئاماژەمان پێکرد لە نێو یاساکاندا بڵاومان پێکردووە یاسای حیزبەکان یاسای کۆمەڵەکان یاسای ڕۆژنامەگەری یاسای پێکاتەکان بەڵام چەند تەطبیق بیت بەڵێ ڕاستە تا ئاستێک لە ئاستی چۆن ئەڵێت تەطبیقا بەشێکیمان کردووە بۆ نمونە ئێمە وەکو کورد لەگەڵ پێکاتەکان و نەتەوەکانی دیکە و ئاینەکانی ترا زۆر باشین تا ڕادەیەکی زۆر باش وتاری ڕقوکینە بەرامبەر بە ئاین و نەتەوەکانی ترمان نییە ئەلەوە باشین لە نێوان خۆماندا خراپین لە نێوان خۆماندا حیزب بەرامبەر بە حیزبێک چۆن دەڵێ میدیایەک و کەناڵێک بەرامبەر بە کەناڵێکی دیکە گوتاری ڕقوکینەی بەکارهێناوە نەشاتۆتە سزادە ئەویش هەڵەیەکی دیکەیە بۆیە لە هەرێمی کوردستان یاسای باشمان زۆرە بەڵام جێبەجێ ناکرێ وەکو ئەمسەد هێتە گوتن گوتارە حکومی هەردەم گوتارەکە لاوازەوت ئاستی پێویستدا نییە بەڵام گوتارە حزبی بەر و واژیوی چەندێ تەمامی گوتارەکە پڕ حەقد و کەربووکینە نەخاسمە جوانکێن کوردیدا توێ چەندە هەبوو چت زەڤڕینی هۆکارەکە ئەتوانم لێەوە بڵم سەرچاوە دەگرێت ئێمە وەکو ئاماژەم پێکرد یاسای حیزبەکانمان هەیە دوجار ئەم حیزبانش هەڵبژاردنەکانە حکوومەتیان پێکهێناوە حکوومەتش هەر لەم حیزبانە پێکاتوە ئەگەر ئێمە بەڕاستی لە هەرێمی کوردستاندا یعنی شتێکمان هەبوایە هەمان بوو لە ڕابردوو بۆ ئەوەی نمونەیەکی جوان پیشاندەی ئەزانی ئێمە لە هەرێمی کوردستاندا زۆر گرنگ بوو نە لەبەر ئەوەی گرنگەکە لەبەر ئەوە نییە ئێمە وەکو مرکزیەت و سنترالیزم وەکو مرکزیەت بڵین حکوومەت کەناڵی هەبێ نە کەناڵێکی حکوومەتمان هەبوو جاران پێمان دەگوت کەناڵی نەورۆز ئێستا بەس رادیۆکەی گەڕاوەتەوە ئەوش بە شێوازێک کە ڕەنگە پەخشەکەی زۆر گرنگە هەبیت گرنگەکەی لەکوێ ئەگەر ئێمە کەناڵی حکوومەتمان ببینایە کە کاتێک کەناڵی حکوومەت دەبینین لە هەموو حیزبەکان پێکاتوە ئەبێ ستانداردێکمان هەبێ کەناڵێکمان هەبێ ئەو زمانە جوانەمان پێنیشاندا بە کردداری ئەو کات حیزبەکان تا بڵێن چاوی لێ بکەن کە تۆ کاتێک کەناڵەکان هەمووی حیزبیە لە هەرێمی کوردستان کەناڵەکان هەمووی حیزبیە یان حیزبێک لە پشتی کەناڵێکەوە ئەو ناشارینەوە ئەو حقیقەت ئەبێ بێڵێ بەڵام ئەم حاڵەتە جۆرێک لە چی دروستەکە پێشبڕچێ و منافەسە دروست دەکە منافەسەکە ورد دەڕوا سەرکێشێ بۆ هەندێک جار زیاد دەڕوا لە ئەنجامی پێشبڕکێکە لە ئەنجامی منافەسەکە دەچێت بۆ وتاری کەربووکین و ڕۆقوکین هەندێک جار بەڵام ئەگەر ئێمە کاتێک کەناڵی حکوومەتمان هەبوایە نمونەیەکی جوانی پێمان نیشان بدایە هەشمان بوو
میوانەکانی ئەو کەناڵە لە هەموو شێوازەکان بوو هەموو ڕەنگەکان بوو گوتارەکەی گوتارێکی گشتی بوو بریندارکردنی کەسی تێدا نەبوو من ئەو ئەگەداری ئەو حاڵەتانە بوو لە ئەنجامە ئەمە نمونەیەکی پێمان نیشان دەدا ئێستا کە جارێکی تۆ لە عێراقدا کەناڵە عێراقیەکان دەبینی کەناڵە عێراقیەکان دەبینی هەرچی خراپە بەیەکی دەکەن هیچ یاسایەکیش نییە سەرپێچیکاران محاسبە بکات و سزایان بدە بەڵام کەناڵێکی نیمچە حکومی العێراقیان هەیە لە العێراقیە زۆر جار شتی خراپ نایەتە گوتن بۆ چونکە کەناڵێکە گزارش لە حکوومەت دەکا حکوومەتیش بنکە فراوانە خاتری هەموو دەگرێ خیتابێکی دەبێ خیتابەکە تقریبان گشتیە بەڵام کەناڵەکانی دیکەوانین کەواتە ئێمە بۆ ئەوەی شتێکی جوان پیشاندەین دەبێت ستانداردێکمان هەبێ بۆ ئەو ستاندارە من پێم وابوو کەناڵی حکوومەت بمایە دەیتوانی نمونەیەکی جوان پیشانی کەناڵە حیزبەکان بدێ یاری تو بینی سەدەمی سەرەکی ئەف ناکۆکیات دروست بیت نابەرە لایەنین سیاسیدا ئەف گوتەڕە بکەربووکینە بە دڵنیایی اینجا ئەم کەربووکینە ئەم ڕقوکینەیەش یاسا هەیە ئەگەر بە پێی یاسا نەیەتە ژماردن بە پێی یاسا سەرپێچی کار نەیەتە سزادان هەر بەردەوام دەبێت ئاخر بەردەوام دەبێت تۆ بە منداڵی خۆت دەڵێ جوێن مەدە چونکە جوێن بریتە لە بەشێکە لە گوتاری کەربووکین و ڕقوکینە ئەویدی جوێن دەدا هیچی لەو ناکرێ نایەتە سزادان ئەویش پشتی ئەوە ئەوی چاولەو دەکەن بڵێ مامۆستا هۆکار و فاکتەر و سەدەمێن سەر هەلدانا گوتەڕە ڕق و کەربووکین هەمبەر مرۆڤان چاوایە ڕاستە دوو کتێبی تازە دەرچووە لە 2017 چیان هی پیتەر ستۆتەردایکە بە ناوی لە دوای ئێمەوە تۆفانێک دێ لە دوای ئێمەوە تۆفانێک دێ کتێبی دووەمیشان بە ناوی سەردەمی تووڕەبوون سەردەمی تووڕەیی مێژووی ئەم سەردەمە ئەویشان هی بانکاج میشرایە هندیەکە نووسیوەتی ئەمە چ دەڵێن ئەم دوو کتێبە تازەترین کتێبی ئەم بابەتەیە کە لە 2017 دەرچووە هەردووکیان جەخت لەوە دەکەنەوە دەڵێن گوتاری ڕقوکینە گوتاری کەربووکین لە ئاستی دنیا پەرەیسەندووە لە ئاستی هەموو دنیا پەرەیسەندووە لەبەرچی لەبەر ئەوەی دەڵێن کۆمەڵە هۆکارێک دنیای گرتوتەوە دەڵێن لە هەموو دنیادا خەریکە حکوومەت لاواز دەبێت حکوومەتەکان لە هەموو دنیا لە بەرامبەر ئاریشە و گرفتەکان ورد خەریکە لاواز دەبن ئاریشەکان گەلک گەورە بوونە لە ئاستی دنیا دەڵێ جۆرێک لە ناداتپەروەری لە جیهاندا پەیدا بووە جۆرێک لە ناداتپەروەری لە جیهاندا پەیدا بووە دەڵێن بەهۆی ئەولەمە و بەهۆی ئەم گلۆبالیزیشنەی کە دنیای گرتوتەوە یعنی 120 دنیا 180 دارایی لایە ینی 180 دەرامەت و دارایی دنیا لە لای 120 دانیشتوانی باکووری جیهانە لە 120 دەرامەتی جیهان لە لای 180 دانیشتوانی خواری و جیهانە ئەم نەعەدالەتی و نایەکسانیە جۆرێک لە تووڕەیی دروست کردووە دەڵێن ئەوروپا خۆش دەژی ئەوروپا لە حاڵەتێکی خۆش دەژی بۆ خۆی هەموو وڵاتانی دنیا چاوەڕێ دەکەن ئەوروپا ئەو ئەزمونە ببەخشێ ئەنانی نەبێ ئەو ئەزمونە ببەخشێ وڵاتانی ئاسیا و ئەفریقیا و ئەمریکای باشووریش ئاوا خۆش ببێ بەو سیستەمە نایکە دەڵێن ئەوروپا کەم تەرخەمە لەوەی سیستەمە باشەکەی خۆی فێری ئەمریکای باشوور و ئەفریقیا و ئاسیا بکە سەر ئەنجام چ ڕوودەدا دەڵێ بوو بە مای ئەوەی کە خەڵکی باشووری دنیا دەڵێن ئێمە بە چەند سەد ساڵی تر وەکو ئەوروپامان لێدێ زەحمەتە ناگەین کە ناگەین چییە با هێرش بکەین هەمومان هیجرەت بکەین هەموو بچین بۆ ئەوروپا دەڵێ هەموو دەچن بۆ ئەوروپا کە دەچن بۆ ئەوروپا ژمارە زۆر بوو بە ملیۆنەها کەس هەموو ساڵ دەچێ لە ئەنجامدا ئەوروپا خۆی غەرق دەبێ لە چی غەرق دەبێت لە کۆچبەر غەرق دەبێت لە پەنابەر لە نێوان ئەوروپای هاوڵاتی ئەوروپی ڕاستەقینە و لە نێوان کۆچبەرەکان و کەمینەکانە ئێستا دەڵێ ئەو گوتارە دروست بووە ئەو گوتارە دروست بووە ئەو کەسەی لە باشوورەوە باشووری یعنی هەموو دنیا گۆی زەوی دەچێت بۆ ئەوروپا بە نەفەس و بە گیانی تۆڵەسەنەوە دەچێت بۆیە دەبن بە داعش ناپرسی ئەم هەموو بیانیە ئەم هەموو خەڵکە بۆچی وایان لێدێ بەشێک بێکار بووە لە ئەوروپا خۆی بەشێکی دیکە بەهۆی مهاجیرەکانەوە بەهۆی پەنابەرەکانەوە بێکار بووە بۆیە گوتارێک دروست بووە هەموو قسەی ئەم دوو کتێبە دەکەم قسەی ئەم پیتەر ستۆتەردایکە و قسەی ئەم بانکاج میشرایە ئەم سەبەری گوتنە جانەبی خۆت تەمام بکەی زۆر ئەم نمونێن جوان و بەڕاق ئەوروپا ڤەدگوهێزی ڕاستە بەڵام تەمام دەندا مامۆستا گەسەکە واقعی ئەوروپی دەبینی حاشێک سەیەک دێ پێویشکێت و دێ دیفچن و چاوە چارەسەر بکەن بەڵام تەمان دەمدا تۆپ و تەیارە و شەڕ و ناکۆکی و حەقد و کەربووکین ئەدگەل دەرڤەی خۆی هەیە دوێ چەندێژی بوو چت هەلسەنگێنی ئەمە وەکو بڵێ یەکێکە لەو حاڵەتانی کە پێی دەگوترێت بەراورد دەکرێت لەگەڵ ئەوروپای ئێستا و جیهانی پێشووتر یعنی چۆن یعنی ئەم ئەوروپایی ئێستا حاڵەتێکی تیا دروست بوو
ئیش دەکات لەسەر کاپیتالیزم واتە لەسەر سیستەمێکی سەرمایه‌داری ئەم سیستەمی سەرمایه‌داریە لەسەر ئەو بیردۆزە ئیش دەکات کە ئەڵێ لێگەڕێ بە کار بکە و لێگەڕێ بە بچێ ینی ئازادی بۆ تاک لەسەر بنەمای ئیندیڤیدوالیزم واتە لەسەر بنەمای تاکڕەوی تاک پیرۆزە هەموو مافەکانی خۆی هەیە بەس ئەم حاڵەتە وەکو چۆن دەڵێ دکتۆر کۆڵن تێرنەر مامۆستای زانکۆ لە بەریتانیا دەڵێ ئەم حاڵەتەی کە پێی دەگوترێ ئیندیڤیدوالیزم لە ئەوروپا ئەوەندە درێژەی کێشاوە ئەوەندە تاک مافی بۆ خۆی وەرگرتووە خەریکە تەحویل بێ بگۆڕێ بۆ شتێکی دیکە کە پێی دەگوترێ سێلفسنێش یعنی چی یعنی بوو بە خۆپەرستی و ئەنانیەت دەڵێ عیبی ئەوروپا ئەوە بوو ینی بەراوردێکەیە لە نێوان ئەم دوو حاڵەتە کتێبێکەیە بە ناوی مێژووی ئەوروپا مێژووی نوێی ئەوروپا جان تۆشار دەڵێ جیهانی ئیسلامی زوو کە لە پێشکەوتندا بوو سەردەمی عەباسیەکان ئەو داهێنانەی کە ئەیان کرد دایان بەخشی بە جیهان عکسی ئەوروپا بەڵێ دەڵێ ئەوروپا تووشی ئەنانیەت بووە ئەوروپا کاتێک کە شتێکی نوێ دروست دەکا نایەڵێت تۆ دروستیکەی دەرمانێک ئێستا بدۆزیتەوە بۆ نەخۆشیەکی کوشندە نایەڵن ڕێگەت پێ نادە دەڵێ ئەم حاڵەتەیەکە لە سەرمایه‌داریەوە بۆ ئیندیڤیدوالیزم بۆ سێلفشنس یعنی بۆ ئەوەی کە ورد تووشی ئەنانیەتێک بوونە لە کاتێکدا ئێستا بۆیان دەرەکەوێ ئەگەر ئەوان سیستەمی حکومڕانی جوانیان بدایە بە وڵاتانەی ئیسلامی و عەرەبی و باشووری گۆی زەوی ئەوانش لە ئیسراحەت دەژیان و هەمومان بە ئیسراحەت دەژیان وەختێک کە تەنها مێرگەکە و بەهەشتەکە بەس 28 دەوڵەتی ئەوروپیە ئەو دوای جیهان وانە بە 1993 کەم 28 تۆ ئەو کاتە 170 دەوڵەت لە ناخۆشی دەچێت چ دەکەن هەمووی پەلاماری ئەوروپا دەدەن هەموو دەچن بۆ ئەوروپا ئەو کاتە کواڵێتی ئەوێت تێک دەچێت هەروەکو چۆن ئێمە لە کوردستاندا بۆ حەز دەکەین ئێمە لە کوردستانە بۆ حەز دەکەین دەوڵەت بین و دراوسێ عێراق بین لەبەرەوەی ئەگەر سنوورمان هەبوو خاوەنی دەوڵەتی خۆمان بووین نابینە باخچەی پشتەوەی عێراق ئێستا ئێمە بووینەتە باخچەی پشتەوەی عێراق وەک شیمالی حەبیب هەر کاتێک لیان قومی ئەو عالەمە هەمووی ڕووی لێرە دەکا و کواڵێتی ژیان لە کوردستان هەمووی تێکچوو بەڵام ئەگە تۆ دەوڵەت بی و سنووری خۆت هەبێ ئەو کاتە ئێمە پێمان خۆشە عێراقیش لە پێشکەوتندا بێ بۆ ئەوەی کێشەکانی ئەوان نەبێتە مای ئەوەی کە خەڵک پەنابەر بێ لە لای ئێمە ئەوە تا 1,800,000 پەنابەر کواڵێتی ژیانی خۆ ئەم دەفەرەی تێکداوە دوهۆک لە پێشی هەمووی وانە ئەمسەر گەلێک جار تێتە گوتن بێژن دەما کەسێک گوتارێت بێژیتن طرفی بەرامبەر دەویستن گوتارەتە پڕ کەربووکین و حەقدا بەڵام ئەو طرف بێژیتن نەخێر وەرگرتنە حەقیر سەرنەفسە تا گرانە ئەمما گوتارا من چ کەربووکین نافدانینە تو بێ چاوت هەلسەنگی لە ڕاستیدا ئەمە ناشاردرێتەوە یعنی وەکو گوتم گوتاری کەربووکین کورد لە دێر زەمانەوە دەڵێ دڵ ئاوێنی دڵە یعنی دڵەکان یەکتر دەخوێننەوە یەکسەر دەزانن یعنی گوتاری کەربووکین کامەیە چونکە مفرەداتەکانی وشەکانی دیارە مفرەدات و وشەکانی دیارە هەر کەسێک کە جۆی لەو وشانە دەبێت لی تێدەگا وەکو گوتم یعنی ئێمە تەنانەت جاری وا هەیە تۆ خۆت دەبینی یعنی جاری وا هەیە گۆرانیەک دێتەوتن لە فیستیڤالێکە هۆزێکی دیاری کرا و ئۆلێکی دیاری کرا و ئاینێکی دیاری کرا و گوتی ئەو گۆرانیە پێدویە و لازمە بێتە وەستان بۆ چونکە دێڕێکی تێدایە وشەیەکی تێدایە گوتاری کەربووکینە ئەبینی هەستی پێ دەکەین بڵێ ڕاستە ئەمسا لاوازیا پەیامێ ئەگەر کەسێک پەیامێکی دەربکەتن یان گوتارێکی بخوێنیت لاوازیا پەیاماوی حەقد و کەربووکین لێ دروست نابیتن بەدڵنیایی لاوازی ئەو گوتارە بۆچی دروست دەبێت چونکە بەڕاستی ئێمە ئەگەر بڕوانینە بواری ئاینیش زۆر گرنگە وەقل لعبادی يقول التي هي أحسن يعني حسنیش نا أحسن وقول للناس حسنە کەواتە بەڕاستی خوداش ناوەکانی خۆی ناو ئێمە بە کوردی دەڵێن ناوە جوانەکان دا ناوینە ئەسماء الله الحسنى یعنی حسنە لە ڕووی واتاییەوە بە مانایەکی تر یعنی جوان لە ڕاستیدا خوددا داوامان لێ دەکا وشەی جوان هەڵبژێرین تەنانەت بوو بەمای ئەوەی دەوڵەمەندێک پارەی زۆرە و دەتوانێت پارە ببەخشێ بە ئێمەی گوت الکەلیمەت الطەیبەت سەدەقە پێغەمبەر دوودی خوای لەسەر فێری کردین تەنانەت وشەی جوان وشەی جوانش بریتێ لە چاکەکردن کەواتە گوتاری کەربووکین وشەی جوانی تێدانێ وشەی ناشرینی تێدایە جوانە بەمسا تەبەحسا دینی کرد ڕوول و دەورێ تێنەگەهشتنەکە دروست هەمبەر دینی و ئۆلی چەند دەورێ خۆ هەیە بۆ گوتارەکانە شیرین حاشک یان گوتارەکە پڕ کەربووکین داعشت دی بەێ چۆن گوتمان گوتاری کەربووکین لە ئەوروپا کە شەڕێکی خوێناوی دروست بوو جەنگی دووەمی جیهانی 50 ملیۆن مرۆڤ
لە سەرتاسەری دنیا هاتە کوشتن 5 ملیۆن هاتە کوشتن لە ئەنجامی چی؟ لە ئەنجامی ئەوەی ئینسانێک گوتاری کەربووکین لە ناخی هەیە، گوتاری ڕقوکینە لە ناخی خۆی هەیە. ئەڵمانیا لە جەنگی یەکەمی جیهان شکاوە وانە لە نێو چۆن دەڵێ فارغۆنی شەمەندەفەرێکدا ئیمزای کردووە ئەڵمانیا لەو شوێنە چۆن دەڵێ بەڵگەنامەی تێکشکانی ئەڵمانیا لە فەڕەنسا لەو کاتە لەوێ هاتوتە ئیمزاکردن. ینی کەسێک ئەمە لە دڵ دەگرێ وەکو هیتلەر لە جەنگی دووەمی جیهاندا پەلاماری فەڕەنساش دەداتەوە دەڵێ لە نێوان هەمان فارگۆنی قیتاردا شەمەندەفەردا بێت وێ فەڕەنسا ئەو جا بڵێ من هاتمە شکاندن من تووشی شکست بووم. ئەمە کەسێکە گوتارێکی ڕقوقین لە ناخیدا هەیە ئەم ئینسانە ئەمە دەکات دەیگۆڕێ بۆ حیزبێک بە ناوی حیزبی نازی ئەو جا هەموو دنیای هەموو ئەڵمانیای لەسەر پەروەردە دەکا ئەو جا پەلاماری وڵاتانی دنیا دەدا ئەم وتاری کەربووکینە دروست دەکا. لە لای ئێمە چی ئەمەی دروست کرد؟ داعش دەڵێ دینی مە فەوقی هەموو دینەکانی دیکەیە، مسلمان لەسەر هەموو ئینسانەکانی دیکەیە، تێگەیشتنی مە لە هەموو تێگەیشتنەکانی دیگەورەوە داعش کەت وەک پراکتیزە وەک بیر و باوەڕ ناف مەبخوژیدانینە؟ بەڵێ ڕاستە دەڵێن وەکو بڵێ بەشێک لە بیرمەندان ئەگە بشێوا بڵم یا بڵم بەشێک لە زانایانی سعودیا لە کۆتاییدا ئەزمموی داعشیان هەڵسەنگان هەندێکیان سوودێکیان وەرگرت هەندێکیان گوتیان هەموو ئەوەی داعش بەکردەوە کردی ئێمە بە زمان دەمان گوت بەس دەمان دەزانی بەکردداری ئاوا ناشرین جوورە دلێ دەرچ دەیگوت لە نێو کتێبەکاندا دەمانگوت ئەوە سەبایە هەیە و لە نێو کتێبەکان دەمانگوت ئەوە جزیە دەدا و لە نێو کتێبەکان دەمانگوت وەهم ساغیرون و دەمان خوێند وامان دەزانی شتێکی ئاساییە بەس وەختی هاتە پیادەکردن و پراکتیزەکردن قۆڵی ئەو دەبڕێ و قاچی ئەو دەبڕێ و دەستی ئەو دەبڕێ و چاوی ئەو دەرەکا و جەڵدە لە فلانە کەس دەداوە نییە ئەو لە سەربان فڕێداداتە خوارەوە ئەمە کچی عالم دەبن ژنی عالم داعش کەت ئیسلامەیان تێگەشتنەکە شاشە بوو ئیسلامی بە دڵنیایی تێگەشتێکی شاشە بچکۆ تۆ دەبینی دەڵێ هەموو دنیا 57 دەوڵەت هەیە هەر یەک بەنوعێک ئیسلام پیادە دەکە کەواتە 57 جۆر تێگەشتن هەیە چەندین ئەحزاب دەبینی لە جیهاندا لە هەر مەجالێکدا ینی لە قوتابخانەی سۆشیال دیموکرات چەندین حزب دەبینی هەر یەک بە جۆرێک جێبەجێ دەکە کەواتە ئەمە زۆر گرنگکە ئێمە دوجار بڵین ئێمە هەڵ ناخەڵەتین بەشتی ئایدیا و ئایدیالیزم یعنی ئێمە هەڵ ناخەڵەتین بەشتی میسالی ئێمە دەمانێت بزین ئەم ئینسانە چۆن ئەم قسەیمان بۆ پیادە دەکەن دەبێت لەمە دووە هەڵ نەخەڵەتین بە شیعار ئێمە مەشروعمان دەوێت هەموو کەس بڵێ ئیسلام جوانە ئەو دەزین تاو ئیسلام جوانە بەس بزین ئەم مسلمانە چۆنە کەواتە لە باسی ئۆل و ئاینیشدا ئەمە زۆر گرنگە بۆ ئەوەی کە تووشی ئەم حاڵەتە نەبینەوە تووشی ئەم حاڵەتە نەبین پێویستیمان بەوە هەیە هەڵ نەخەڵەتین بە دروشمی ئاینی هیچ کەس و لایەنێک دەڵێن پرۆژەمان پێنیشاندا بە عملی کردەوەکانی خۆت و تێگەشتنەکەتی خۆتمان پێنیشاندا هەتا لە بواری هەندەسە و ئەندازیاری چ دەکەین ئێمە کاتێکە نەخشەیەک دەچێشین بۆ خانوویەک ئەوە نەخشەکەیە بۆ عیمارەیەک بۆ باڵەخانەیەک لازمە مۆدلێکی بچکۆلی بۆ دروستکەی تا مۆدل ببینی لەسەر ئەرزی واقع بزانین چۆنە بەری ئەوەی ئەم هەموو مەسرفە بکەین ئەم هەموو زەرەرە بکەین زۆر گرنگە ئەحزاب لە ڕووی ئاینیشەوە مۆدلی خۆیمان بداتێ بەری ئەوەی داوا لەم تۆ حزبێکی ئاینی بەری ئەوەی داوا لە من بکەی دەنگ بە تۆ بدەم تۆ مۆدلی خۆت بە من بڵێ ینی بزانم کە دەگەی چ دەکەی ئەو ئاەتە چۆن جێبەجێ دەکەی ئەو چونکە داعش ئێمەی ترسان لە ڕاستی داعش هات ئەو ئاەتی ئەوهات جێبەجێ تطبیق یا مەترسیە بەترسێت دیار بەڵێ ڕاستە کەواتە ئێمە نابێ دڵمان خۆش بێ بە قسەی جوان ئەبێ کردەوەی جوانمان بوێ جا لێرەوە زۆر گرنگە ئاگاداری ئەو خاڵە بین کە ئەمەی داعش داهێنا بریتی و لەوەی تێگەشتنی من لە فەوقی هەموو تێگەشتەکانی دیکەیە هەر کەس گوتی تێگەشتی من لە فەوقی هەموو تێگەشتی دیکەیە ئەو کێشەیە دروست ڕاستی داعش یا دڵسوزنیە بۆ کللتوری ئەو کللتوری کە ئەم تخینین وەک دین بۆ خۆی بۆ ئەو کللتوری خۆر ڕاستی کردووە ڕاستی کورە بۆ ئەو کللتوری خۆی جا لێرە ئەم بەرپرسیارەتێ دروست دەبێت هەر کەس دەبێت تەماشاکە ئەگەر ئەو سەرەتایە ڕاست بێ کۆتایەکەشی وەک داعش دەبێت لازمە و پێدویە هەموو کەس مۆدلی خۆیمان پێنیشاندا بۆچی لەبەر ئەوە ئەم کارە زۆر خەتەرە و گوتاری کەربووکین لە ڕووی ئاینی زۆر خەتەرە لە ڕووی نەتەوایەتیش هەر خەتەرە وانە لە ڕووی ئاستی چۆن دەڵێ ئەدەبیش هەر خەتەرە بەڵام لە ڕووی ئاینی بۆ زۆر خەتەرە چونکە احتیکاری حەقیقەتەکە لە جاتی خوددا قسە دەکە نەتەوە لە جاتی خوددا قسە ناکە ئەدیبێک لە جێ خوددا قسە ناکە بەس گوتاری کەربووکینی ئاینی وەکو سەدەکانی ناوەڕاست دەڵێ خوددا گوتی وە یعنی من هەمی دینەدان بەس دینی ڕاستە دەڵێ قسەی خوددا دەکەم ئەم دینە ئەوەیە کە من دەڵێم
ئەم تێگەشتە ئەو تێگەشتەیە کە من دێڵێم دەڵێ تۆ چۆن دەڵێ ئەوە خوددا وا دەفەرمی ئەوە ئاەتی خوددا دەڵێ بەس فەهمی خۆی دەکا بە فەهمی خوددا جا ئێمە لێرە بۆچی دەبێت گوتاری کەربووکی نەهێڵین دەڵێن برادەرینە ئێمە بە دەستی خۆمان نییە لەم خاکە لە دایک بووین ئێمە هیچ کەس هیچ ئینسانێک بە دەستی خۆی نییە لە چۆ لە دایک بوو هیچ ئینسانێک بە دەستی خۆی نییە لە چۆ دەمرێ هیچ ئینسانێک بە دەستی خۆی نییە سەر بە چنەتەوەیەکە هیچ ئینسانێک بە دەستی خۆی نییە سەر بە چ ئاینەکە هیچ ئینسانێک بە دەست خۆی نییە سەر بە چ بەنس هەبێکی ئاینیە جامادەم وای لێ هات وەکو دەڵێ ئێمە لەدایک دەبین تا چەند ڕۆژێک ئازادین پشتی ئەوە یەکسەر کە دەچی بۆ دائیرەی نەفوس ناوێکت لێ دەنێن دەستی توی دێنانی وانە دینێکت بۆ دەنووسێ کە پێشبینی دەکەن کە ئەوە دینی تۆ بێ چێڵێ وایە خۆ ئازادی بۆ دەنووسێ پشتی ئەوە شوێنی ئەو شوێنەی کە تای لەدایک بووی ئەو شارە ئەو وڵاتە هەر بۆ دەنووسێ یعنی تۆ چەند سەعاتێک جاری وایە چەند ڕۆژێک ئازادی پشتی ئەوە شوێن و نەتەوە و ناو و ئاین و نازنا و هۆز و تائیفە و مەزەبت هەمووی بۆ حەزر کراوە کەواتە چەند گوناحە تۆ لەسەر ئەمە بێتە کوشتن چەند گوناحە تۆ لەسەر ئەمە بێتە کوشتن بەڵام مامۆستا دەبێت چەندێدا ئەف کەسێکی گاوەی گۆهداریامەت کرد نەخواستمە دیندار بی دیندارێکی بژنی سادەژی بیت لێرەدا سەر لێ شێوانە بیتن دەمان بژنی داعش ئیسلام نییە سەلەفیە تۆنتڕە و ئیسلامی نییە سەلەفیە جیهادی ئیسلام نییە یان تاکێت ئیسلامی دەرڤە گوت ناتبێژن بژنی ئەوژی ئیسلام نییە ئەرێکی ئیسلامە ئەو پرسیارە زۆر واریدە من حەقم نییە چێ ئیسلامە ئیسلام نییە من ئەوەندە دەزانم المسلم و من سەلیمە الناس من یەدی وەلیسانی پێناسێکی پێغەمبەر هەیە درودی خوای لەسەر مسلمان کەسەکە کە خەڵکی ناس لە چی ئەو ئەمین بن لە دەست و زمانی ئەو ئەمین ئەگەر فەلەکیشی وەسەڵ ئەوە ئەبێتە مسلم بەمانای چی بەمانای ئەوەی کە تۆ لە دنیا بۆ من مسلمە من حەقم بە قیامەت نییە ئێمە دەبێ ئەو مەلەفی قیامەت و دنیا لێک جا بکەینەوە ینی قاعیدەکە بۆ هەموو ئینسان بۆ هەموو ئینسانە ئەو لە ڕیوایەتێک بەڵام من ئەسلم وجهه لله وهو محسن فله أجره عند ربه بابەتی قیامەتی دەبێ ئێمە چاو لە ئەوروپا بکەین پێش ئەوەی چاو لە ئەوروپاشکەین دەبێ ئەو تێگەشتنە هەبێکەوە قورئان خۆی باسی کردووە بەس بۆیە دەڵێن بە عەمەلی ئەوروپاوەی کرد دینی خۆت بۆ قیامەتی خۆتە نوێژی خۆت بۆ قیامەتی خۆتە ڕۆژووی خۆت بۆ قیامەتی خۆتە بەس من چ بکەم لە ڕۆژووی تۆ إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر أجر أزيتت نظر أجر أزيتي هبي بانا واي إما الدنيا من حق منية شيء إسلام وشيء إسلامية هو كاري منية كاري من أوي من دزانم حركة داعش خرابة أمريكا داعش مقبولني داعش نموذج يقنية بو بيك وجيان هر كسيش أو نمونية نزيق بو نمونية أنجام ده هر بكالكي إيمانايا إدي حق مانية أو إيشي زانايانا إيشي زانایانی ئاینیە ئیشی وەزارەتی ئەوقافە ئەوانە ئەو بەراوردەمان دەبێ بۆ بکەن و ئەو کارەمان بۆ بکەن بۆ ئەوەی فەوزا دروست نەبێ بۆ ئەوەی فەوزا دروست نەبێ مامۆستا ببوورە بزەڤری نەفناف جڤاکی کوردیدا دەبینین مە سێ گوتارێ سەرەکیەنە گوتارەکە جڤاکی و گوتارەکە سیاسی و گوتارەکە دینی کیژان وان گوتارە پتر تۆنتڕەویت ناودایان و کەربووکین ناودایە کەربووکین دەرکەوت یعنی کەربووکین بە پلەی یەکەم یعنی لە ڕووی ئاینەکەیە چونکە وەکو گوتم لە جیاتی خوددا قسە دەکە جا ئێمە زۆر گرنگە لێرەدا ئاگادار بین ئەمە کارێکی گەورەیە کە زانایانی ئاینی دەبێ قۆڵی لێ هەڵماڵن و ئیشی لەسەر بکەن چکەن ئەو چیە زۆر جار ئەوەیە کە ئەو مراجعەیە ئەو پێداچوونەوەیە دەبێ ئەوان بیکەن ئەو پێداچوونەوەی چوەک نمونە دەبێ پێداچوونەوەی بکەن بە هەموو ئەو دەقانی کە هەیە زۆر جار دەگوترێ ئەوە عەقڵ و نەقڵ مختەلیفە ئەزانی زۆر ئەو قسەی ڕاست نییە ڕاست يعني نص ونص مختلفة نص ونص مختلفة يعني لهر بابتك دتوي لهر بابتك بري أو باسي عقل ونقل كي لبابتي عيني نصك هي دلي وابك دقيق هي دلي أوهابك دقيق ديك شيء لدى أوهابك شدد أم دودة كمان بود جادة يعني عقل حكمة دبي أم عقله شبه هر أما أجر ملياريكو 500 مليون كاس نابع أو به دبي مؤسسات هبه دبي مؤسسات ما نبي أم كاربك بوكو أوروبا ئەم کارەیان دایە دەست مؤسسەی دینی مؤسسەی دینی ئیشی تۆیە ڕاوەمان بۆ بکەی لە بینی ئەم نوسوسانە تۆ تێگەشتێکی تۆلێرانسانە و تێگەشتێکی مرۆڤ دۆستانەمان بدەیتێ مامۆستا دەمێمێ بەرەف دۆماهیە چیت و مە ئەندێک پرسیارت گرنگی ماینە مەدڤیا بزانین ڕۆڵێ زاناین کورد چ بووە دەوێت چەندە هەدا ئەبەدیع زەمان سەعیدی کوردی بەڕەحمەت بێ ئەوە زۆر وتارێکی گرنگی فێری ئێمە کرد لە ڕێگەی پەیامەکانی نورەوە کە پێی گوتین گوتاری کەربووکین گوتاری ڕقوقینە گوتارێکە دەبێت لە نێوان مرۆڤایەتی بەگشتی نەبێ یەکێک لەو کەسانی کە بە کورتی باسی کەم یەکێک لەو کەسانی کەەوە لە ماوالیدی 1950 ئەو دکتۆرە بوو 1955 لەدایک بۆ لە پەرمەنگەهام لە بەریتانیا
دکتۆر کۆڵن تێرنەر بەێ پشتی 20 ساڵ مسلمان دەبێت لە 1975 مامۆستایە لە زانکۆ پشتی ئەوەی دەڵێ کە مسلمان بووم لە 75 لە 79 ئەفغانستان لەلایەن رووسیا هاتە داگیرکردن منیش لە بەریتانیا بووم یەک خۆپیشاندان کرا لە بەریتانیا دش بە یەکێتی سۆڤێتی جاران منیش چوومە ناو مسلمانان و ئەوانە بۆ خۆپیشاندان لەنێو خۆپیشاندان گوتی ئەوانە دەیان گوت الله ئەکبەر لا إله إلا الله وتی منش هاوارم دەکرد الله ئەکبەر لا إله إلا الله هەندێک جۆنیان بە ئەمریکا دەدا و لەوانە گوتی گەنجێک هاتە تەنیشتم گوتی تۆ دەزانی لا إله إلا الله معنای چییە؟ وتی وەڵام منش پێم گوت بەڵێ دەڵێ هیچ پەرستراوێک نییە معبودێک نییە إلا الله نەبێ گوتی ئەوە تەرجمەیە من تەرجمەم ناوێ معناقیم دێ ڕوحاویت گوتی وەڵا زۆر بیرم لێ کردەوە عیب هات نەمزانی وتی پشتی ئەوە چوم هاتم بۆ قاهرە هەرچی دەستم کەوت لە کتێبی ئیسلامی هەموم کڕی دوای بزر بووم ئەم کتێبانە وەڵامی منی نەدا یەکێک بە منی گوت دەتەوێت پەیامی نور 4000 لاپەڕەیە بەدیع زەمان سەعیدی کوردی هەمووی نووسیوە هەموو ماناکانی لا إله إلا الله ئەوەم خوێن دەڵێت تێگەیشتم کە لا إله إلا الله یعنی چی یعنی مادام هەمومان دەڵێن ئێمە یەک خوددا خودای ئێمەیە مادام یەک خودای تاقانە خودای ئێمەیە مادام ئێمە هەموو دروستکراوی ئەوین دەبێت گوتاری ڕقوقینەمان نەبێت مامۆستای بەڕێز مدوێتن خلالەی چەند شرکێکت کێمدا ڕاستە زانی دی چاوە ڕێگریە لێ چەندە هاکەین زۆر کورتی بە کورتی یەکەم شت ئێمە لە دەستورە شتی چۆن هەموو جەگلی لە دەستورەکەین دەستوری عێراقی مادەی حوتی زۆر باشە دەڵێ هیچ حزبێک هیچ ڕێکخراوێک لەسەر بنەمای ڕقوقینە نابێت دروست بێ خاڵی دوم یاسای عقوباتی عێراقیمان هەیە کە مادەی 47 ئەوی جارێکی تر ئەڵێ هەر کەسێک پاڵنەریش بێ بۆ کەسێک تاوانی ڕقوقین ئەنجام بدە ئەویش کە پاڵی پێوەنە ئەویش کە دەفعی کرد ئەگە خەتیبێک بێ ئەگەر کەسێکی دیکە بێ ئەوش لازمە بێتە سزادان وەکو وڵاتانی دیکە ئێمە پێویستیمان بەوە هەیە وەزارەتی ڕۆشنبیری قاموس فەرهەنگێکمان بۆ دروست بکە ئەو وشانەی تێدا بنووسێ بڵێ ئەم وشانە وشەی دروستکردنی وتاری ڕقوقینەن ئەوەی بەکاری بێنێ دێتە سزادان بە پێی یەس بەڕێز مامۆستا عەبدوڕەحمان سەدیق زۆر خێراتەکەین مامۆستای بەڕێز گەلوان بەرسڤێن جوان و هەژی بنێن ڕێزدار ڤی ئاوایی دەهینە دوماهیاوێ خەڵکێژی دێوەهێلی من چاودێریا خودای مەزن و دولوان حتا خەڵەکە کادی بگەهینە فێک سوپاسدارین بووە کە تەماشەوان بوون دگەلمە و هەروسا سوپاسیەوان هەفکارا ژیتکەین کە دگەلمەت ماندی بوون ببینم خێر وەسەلام